بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم خی پەروەردگار دەرفەتی پێبەخشین لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی بەدانایی بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد ببینەوە لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بێگومان لە 6 ئاڵلقەی ڕابردوودا لەسەر کۆمەڵێک چەمک کە جەنابیان لە ژێر ناونیشانی بابەتێک کە بۆ چاکردنیم دۆخەی هەرێم باگوێ لە قورئان بگرین نووسیوێتی لە بنەمای حوتەماین لەسەر ئەوەی کە بینینی هەڵە و تاوانەکانمان هەروەها دان پێداهێنانیان بزانین ئەم چەمکەی جەنابی مامۆستا ئاماژەی پێکردووە هۆکاری چییە لەوەی کە هەرێمەکەمانی بەم ئاقارە گەیاندووە و چارەسەرکردنەکەی چییە؟ جەنابی مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش کاکدانە بەخێر بێت. موفەقبی مامۆستا لەسەرەوەی ئاماژەمان پێکرد دانپێدانانی هەڵەکانمان دەپرسم بۆ ینی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابوووریەوە کە بەم ڕۆژگارە گەیشتووە دەرەنجامی ئەوەیە بڕیار بەدەست و دەسەڵاتدار و حکومڕانانی ئەم هەرێمی ئێمە هەڵەکانی خۆیان نابین و دانی پێدانانێن واگەیشتوین بەم ڕۆژە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. سەرەتا پێویستە ئەوە لای هەموو لایە شتێکی سەلمێنراو بێ کە مرۆڤ بێ هەڵەوکەم و کوڕی نابێ. پێغەمبەری خاتەم محمد صلى الله عليه وسلم دەفەرمێت كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون وكل سنن الترمذي وأبو داود وأنا داهاتو دەفەرمێ هەموو وەچەی ئادەم هەڵەکارن باشترین هەڵەکارانیش ئەوانن کە دەگەڕێنەوە پەشیمان بۆوان واتە ئەوە دەبێ شتێک بێ کە حەقیقەتێک بێ لای هەموو کەس سەلمێنراو بێ کە مرۆڤ بێ هەڵەوکەم و کوڕی نابێ. ئەوە یەک. پاشان جەنابەت پرسیارت کرد کە ئایا هەڵەی خۆنەبینینی بەرپرسانی ئەم وڵاتە بڕیار بەدەستانی ئەم وڵاتە وەدان نەهێنانیان بە هەڵەوکەم و کوڕیەکانیاندا چکاری گەرێکی هەیە لەسەرەوە کە ئەم بارودۆخە ئاوا ماوەتەوە تووشە و حاڵەتە شەق بەستووە بووە. بێگومان ئەوە ئەمەی کە ئێستا ئێمە بەدەستیەوە دەستەویە خەین ئەم بارودۆخە ناهەموارەکە قەیرانێکی ئابووری بەڵکو دەرونی کۆمەڵایەتی و بارگرژێکی سیاسی لە وڵاتەدا هەیە. کۆمەڵێک هۆکار بوونەتە پەیدابوونی ئەم حاڵەتە بەڵام دیارە من لەوێدا باسی چارەسەرم کردووە کە یەکێک لە هۆکارەکان و ڕێگاکانی چارەسەری ئەم بارودۆخە بریتە لە بینینی هەڵەوکەم و کوڕیەکان و دان پێداهێنانیان. ئەوەم لەوە وەرگرتووە کە ئەگەر ئینسان هەڵەوکەم و کوڕی خۆی بینی دیارە هیچ کەسێک پێی خۆش نییە عیبدار بێ، هیچ پێی خۆش نییە ینی کەسێک قوڕێک تۆزێک پەڵەیەک بە شوێنێکیەوە بێ مەمنونی کەسێک دەبێ ئاگاداری کاتەوە کاکە تۆ پەڵێت بە فڵان شوێنەوە بە پۆشاکەکەتەوە هەیە زوو لە خۆی دەکاتەوە پەڵێ. بێگومان عیب و کەم و کوڕی و هەڵە و تاوان و لادان بۆ ڕوحی هەر کەسێک بۆ ناخی لە پەڵەی پۆشاک خەتەرناکترن، چونکە پەڵەی پۆشاک بە تۆزە ئاوێک بە خۆتەکاندنێک لادەچ یا ئەو پەڕی بەرگەکەی لادەبا، بەڵام هەڵەی کە لەسەر ناخ پەیدا دەبێت لەسەر ڕوح پەیدا دەبێ دیارە هەم مەترسی زیاترەوە هەم لاشوونیشی بە زەحمەترە. بۆیە پێویستە ینی بۆ چارەسەری ئەم بارودۆخە ینی گوتومە دەبێ هەڵە و کەم و کوڕیەکانمان ببینین، خاتری خۆمان نەگرین لەوەدا کە دان بە هەڵەکانمان دانەهێنین نەیان بینین و دانیان پێدانەهێنین، چونکە گەر ئینسان هەڵە و کەم و کوڕی خۆی بینی وەکو گوتم بیریش دەکاتەوە لە چارەسەری، بەڵام کە نەیبینی ئەو حاڵەتە زۆر حاڵەتێکی ترسناکە کە ئینسان نەزانێ نەشزانێ کە نازانێ، نەخۆش بێ و بە نەخۆشەکەشی نەزانێ، لاشی دابێ نەشزانێ کە لای داوە. ئەوە لە ڕووی زانستی پێی دەگوترێ نەزانینی ئاوێتە الجەهل المڕەکەب، ئەوە کە ئینسان نەزانێ نەشزانێ کە نازانێ.
وەکو یەکێک لە حەکیمەکان دەڵێ 4 جۆرە مرۆڤ هەن لە ڕووی زانین و نەزانین و ئەوانە باشترینیان ئەوەیە کە دەزانێ و دەشزانێ کە دەزانێ دەڵێ ئەوە زانایە لێی بپرسن پرسیاری لێ بکەن بۆی پێتان بڵێ هی دووهەمیان دەزانێ بەڵام نازانێ کە دەزانێ ئەوەش وەکو بڵێ بێئاگایە و بێداری بکەنەوە کە تۆ زانایی شارەزای خەڵک شارەزاکە سێهەمیان نازانێ دەشزانێ کە نازانێ دەڵێ ئەوەش نەزانە و فێریکەن ینی نازانێ فێریکەن بەڵام دەزانێت کە نازانێ هیچ چوارەمیان نازانێ ناشزانێ کە نازانێ جا بە عەرەبی هاتووە پەندەکە دەڵێ هذا ئەحمەق فاجتەنیبوه ئەوە زۆر نەفا ئەوە زۆر کەودەنە خۆتان لێ دوور بگرن چکە زۆر جێگەی مەترسیە من هیوادارم کە بڕیار بەدەستانی ئەم وڵاتەی ئێمە لەو جۆرە نەبن لاشیاندا بێ بەلادانانی خۆشیان نەزانن هەڵە و زوڵم و ستەمیشیان هەبێ پێشی نەزانن و دانیشی پێدانێنن ئەلبەتە من ئەوم هەمووی لەبەر ڕۆشنایی چەند ئاەتێک وە چەند فەرمایشتی پێغەمبەر داهێناوە عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە ئاەتەکان بەسەرهاتی ئادەم و حەوایە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کە دوای ئەوەی لەو درەختە قەدەغە کراوە دەخۆن کە خوا بۆی دیاریکردوون لە بەهەشدا لەو باغەدا کە تێیدا بوون چکە هەندێک لە زانایان دەڵێن ئەو باغێک بۆ لەسەر زەوی بەهەرحاڵ باغێک بوو بێ لەسەر زەوی هەموو پێداویستێکی تێدا بوو بێ بەهەشت بێ چکە جەنەت بە هەردووکیان دێت گرنگەوەی یەک درەختی بۆ دیاریکردوون کە لێی نەخۆن دوای ئەوە کە لێی دەخۆن فلما ذاقا الشجرة بدت لهما سوآتهما وطفقا يخصفان عليهما من ورق الجنة وناداهما ربهما ألم أنهكما عن تلكما الشجرة وأقل لكما إن الشيطان لكما عدو مبين قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين كاتك دفرمي كاتك لدرختكيان شيشت هردوشيان عيب وعاري خوانيان بۆ دەرکەوت و دەستیان کرد بە خۆ لکاندنی گەڵای درەختەکان بۆی خۆیان داپۆشن پەروەردگاریان بانگی کردن ئایا ئەم درەختەم قەدەغەم نەکردبوون لەم درەختە و پێم نەگوتن شەیطان بۆ ئەوە دژمنێکی ئاشکرایە فریوتان نەدا هەڵتان بخەڵەتێنێ و لە میوەی ئەو درەختە دەرخواردتان بدا ئەوانیش دان پێدادێنن دەڵێن پەروەردگارمان ستەممان لە خۆمان کرد و ئەگەر تۆ لێمان نەبووری بەزەیت پێماندانەیە لە زیان باران دەبین لێرەدا بابوودایەکی ئێمە ئادەم و حەوا سەلامی خۆیان لەسەر بێ یەکسەردان بە هەڵەوکەم و کوڕەکەی خۆیاندا دێن لە فەرمایشتی پێغەمبەریش داهاتوە عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە سونەنی بەیهەقیدا هاتووە دەفەرمێ إذا أحب الله عبدا زهده في الدنيا وبصره بعيوب نفسه خوا ئەگەر بەندەیش خۆی خۆشویست وای لێ دەکات دنیا بەکەم گر بێ و عیبی خۆبینەر بێ عیبەکانی خۆی ببینە دنیاش بەکەم بگرێ کەواتە ئەمە سەرەتای خۆڕاستکردنەوە و پاکسازی و چاکسازیە کە ئینسان کەم و کوڕەکانی خۆی ببینێ و دانیشان پێدا بێت زۆر باشە جەنابەت زیاتر مەبەستت لەو هەڵە و کەم و کورتی و لادانانە مەبەستت پێی شەرعیە یان لە ڕووی بەڕێوەبردننی وڵاتەوەیە جاخۆ هەموو جۆرە لادانێک هەر ناشەرعیە کاکە داناجیان هەموو لادانێک و هەموو تاوانێک و هەموو ستەمێک و هەموو خراپەیەک لەگەڵ شەرع تێک دەگیرێ جا یا لەگەڵ دەقێکی شەرعیدا تێک دەگیرێ بۆیەنە شریعت فەرمانی کردو بە دادگەری إن الله يأمر بالعدل خوا فرمان دكا بعدل إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون الآيات نول لسورة نحل بيقومان خوا فرمان دكا بدادگري بشاككاري وببخشين بنزيكان والريقري دكا لا فحشاء يعني هر قسيجي ناقولا ونقنجا والمنكر هر کردەوەیەکی خراپ و لادان والبەغی هەر جۆرە دەستدرێژیەک جا مەبەستم هەر گوناح و هەڵە و لادانێک ئەگەر یا لەگەڵ دەقێکی شەرعی تێک دەگیرێ یا لەگەڵ ئامانجە شەرعیەکان تێک دەگیرێ لەگەڵ مەقاصیدی شەرع هەموو پێغەمبەران هاتوون عەلەیهیم السەڵات وەسەلام بەرژەوەندی خەڵک بێتە دی بەرژەوەندی دنیا و دوا ڕۆژیان کەواتە هەر کەسێک بە شێوەیەک ڕەفتاری کرد کە پێچوانی بەرژەوەندی خەڵک بوو ئەوە پێچوانی شریعەت جوڵاوەتەوە ینی تێبینیەکەت جوانێت چون هەندێک کەس وا دەزانێت
ناشەرعی تەنیا ئەوەیە کە پێچەوانەی دەقێکی شەرعی بێ پێچەوانەی ئاەتێک فەرمایشتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەتەکید ئەوە ناشەرعیە بەڵام ئەوەش هەر ناشەرعیە بۆ وێنە کەسێک کە پێچەوانەی یاسای هاتوچۆ دەجوڵێتەوە پێچەوانەی یاسای شارەوانی دەجوڵێتەوە تەجاوز دەکات پێچەوانەی هەر یاسای لە هەر فەرمانگەیەکدا کاری پێ دەکرێت دەجوڵێتەوە بۆ دەبێتە هۆی پەیدابوونی پشێوی ئاڵۆزی و دەبێتە هۆی پەیدابوونی ستەم زوڵم زوڵمیش قەدەغەیە دەستدرێژی بۆ سەر مافی ئەوەندێکە قەدەغەیە لادان قەدەغەیە پەیداکردنی ئاژاوە و پشێوی ئاڵۆزی قەدەغەیە مەبەستم پێ هەموویەتی واتە هەموو ئەو لادان و ئەو خراپەکاریانەی کە زیانیان بۆ خەڵک هەیە و پێچەوانەی بەرژەوەندی خەڵکن و پێچەوانی دادگەرین و پێچەوانی ڕاستڕەبین مەبەستم پێ هەموویەتی بەڵێ لەو نمونە قورآنی جەنابەت باست کرد لەوەی ئادەم و حەوا طبعا لە بەرامبەرەکە ئیبلیس هەیە ئەوش هەر بێفەرمانی و بە هەڵە و بەلاڕێ ڕۆشتە بەڵام جیاوازیەکێ لە نێوان ئەم دوو باڵێن ئەو دوو دروستکراوەی خوا زۆر باشە ئەمیان پاساو ناهێنێتەوە دانیشی پێدانێت و ئەشی بینێت و دانیشی پێدان و داوای لێبوردنیشەکە بەڵام ئیبلیس وەک بڵێ عوزریشی بۆ هێنێتەوە و لە ئەستۆی خۆشی وە دەری خای خاتە ئەستۆی لایانی بەرامبەر ئەوە ئەپرسم ئەگەر ئێمە بەم شێوازە تەعاملکەین ئیبلیس ئاسا بێ بابایەک ئیبلیس ئاسا عوزر بۆ هەڵە و تاوان و کەم و کورتی و لادانەکانی بێنێتەوە بیخاتە ئەستۆی بەرامبەر ئەمە بەرەو کوێمانەوە من پێم وایە کە زۆر جار لەم هەرێمی کوردستانی ئێمەدا بڕیار بەدەستانی ئەم وڵاتە وایان کردووە تەماشا بکە ئەم وڵاتە 25 ساڵە لەلایەن دوو حیزبەوە بەڕێوە دەبردرێ ئیدارە دەدرێ لە ڕووی سیاسی لە ڕووی یاسایی لە ڕووی ئابووری لە ڕووی ئیداری وانە لە ڕووی علاقات و دیبلۆماسی لە هەموو ڕوویەکەوە ئەمر و نەهی بەدەستی ئەو دوو حیزبە بووە ئێستا ئەم دو سێ ساڵە ئەو قەیرانی ئابووریە پەیدا بوو ئەمە دەزانم نرخینەوت داشکاوە و دەزانم شەڕی داعش پەیدا بوو دەزانم لە بەغداوە بوو دژەبڕا بەڵام ئەوەش ئەگەر لێ بکۆڵیەوە جارێ شەڕی داعش هەر لێرە ڕوویەداوە لە بەغدا بە پلەی یەکەم ڕووی لە بەغدا کردووە کەچی لەوێ موچە و ئەوەی خەڵک هەر بەردەوامە پاشان نەوت هەر لێرە نەشکاوە لە وڵاتانی دیکەش هەرشکاوە و ڕاستیەکەی هەر ئەسڵەن تەنیا پشت بەستن بە نەوت بەو پارێکە لە نەوت پەیدا دەبێ هەر ئەو بۆ خۆی گرفتێکی گەورەی ئیداریە و دوایی تەماشا بکە ئێمە چەند باجی هەندێک لەو تەسریح و لێدوانانەماندا کە دوایی 180 دەرەجە لیان پاشگەز بووینەوە باسی سربەخۆی و دەوڵەت و دەدواش ڕاستچووینەوە بەغدایە باشە خەڵک 3 ساڵ باژی ئەو لێدوانانەیدا دوای هیچیان لێ سەوز نەبوو عجایب بەوەی کە کاتی خۆی ئێمە دەمانگوت کاکە با دەوڵەتمان هەبێ بەرە دەوڵەتی کوردی بچین بەڵام بە پێشەکیەکانی بۆ هەڵچنین هەندێک دەخڵکری هێندێک حیزب ئای لیان دەکردین بە هەرا وڵا پلانکەس دەوڵەتی کوردی ناوێ و ئەوە لەبەر ئێران و لەبەر تورکیا و لەبەر عەمر و لەبەر زەید بابە دەوڵەتی کوردیمان دەبێ هیچ کەس بەقەدەر ئێمە باسی نەکردووە من نەکرد لێرە باسکە من لە تاران و لە ئەنقەرە و لە بەغدا و لە هەموو شوێنانی دنیا باسمان کردووە کە کوردی ژۆکو هەموو نەتەوەکانی دی خاوەنی نیشتیمانێکە مێژوویەکە و نەتەوەیەکە خاوەنی زمان و کللتورێکە حەقی خۆشیەتی لە وڵاتی خۆی داخاوەنی ئیدارە و ئیرادەی خۆی بێ بەڵام ڕۆیشتن بەرەو ئەو ئامانجە پێویستی بە پێشەکیان هەیە پێویستی بە زەمینە سازی هەیە چونکە زەمینە سازیەکەی بۆ نەکرابوو لێدوانی 3 ساڵ بە چوونەوە سەفەرێکی چۆنەوە بەغدامووی هەڵوەشایەوە خەڵکەکە باژەکەیدا هیچیشی لێ سەوز نەبوو جامە بەستم ئەوە کە لە بەغداوە بوو دژەبڕا تاوان ئەو لێدوان و تەسریحانە زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەوە ئەو نەوتی خۆ بۆ خۆ فرۆشتنە باشە بۆ خۆ بیفرۆشە بەڵام بزانام جارێ داخۆ چۆنی دەفرۆشی پارەکەی کوا خەڵک خۆ دەبێ ئێستا تۆ تەماشای خەڵک دەڵێ من نەوتم نییە خەڵک دەڵێ بریان نەوتمان هەر نەبووە قسە دەکرێت ئەڵبەتە من لەگەڵ زۆر لەو قسەی ڕەشبێنانان و قسەی خراپدانی مەوانەی کە خۆزگە دەخوازن بە ڕژێمی سەدام و ئەوە بەڕاستی بێئینسافی و زێدەڕۆیەکی گەورەیە بەڵام
بێزاری خەڵک و تووڕەیی و نیگەرانی خەڵکی دەبێت حیسایی بۆ بکرێ. جا کاتێک کە ئێمە ئەم وڵاتە بۆ شێوە ئیدارە دەکەین و دەرهاویشتەی خراپی دەبن، دەرهاویشتەکان یەخەی خۆمان و میلەتەکەمان دەگرنەوە، هەرچەندە بەداخەوە تێر ئاگای لە برسی نیە. هەندێک لەوانەی کە پێیان وایە دنیا شامی شەریفە حیزب و خزمیان پڕ کردووە کردوانەتە ملیار لێر یا بەلایکەوە ملیۆن لێر، ئیدی هاواری خەڵکی برسی و ڕەش و ڕوت نابیستن. مەبەستمەوە کە کاتێک ئێمە بەم شێوە ئیدارەی ئەم وڵاتە دەکەین، بەو شێوە ئیدارە کراوە لەلایەن ئەو بڕیار بەدەستانەوە، دوای و دەرهاویشتە خراپانی لێ پێیا دەبن، لە زیاتی دانیان پێدا بێنن ئەوە شەڕی خەتای شەڕی داعشە، ئەوە لەبەر ئەوە کە بەغدا بودجێ بڕیوە، ئەوە لەبەر ئەوەیە کە نرخی نەوت دابەزیوە، یعنی هیچی خەتای خۆمان نییە، یعنی ئێمە هیچ عیبمان نییە، دەستی چەور بە خەڵک دەسڕین. فاشیلترین کەس چ لەسەر ئاستی کەس چ لەسەر ئاستی حیزب لەسەر ئاستی دەوڵەتان ئەو کەسەیەکە هەمیشە دەستی چەوری خۆی بەم لاولا بسڕێ. ئینسانی سەرکەوتوو و حیزبی سەرکەوتوو و دەوڵەت و قەواری سەرکەوتوو ئەوەیە کە هەڵەکانی خۆی ببینێ چارەسەری شام بکە. ئەوەی خەتای خەڵکە خەتای خەڵکە، بەڵام ئەوەی خەتای قۆتە ئاگال لێبێ. ئێمە کە تەحلیل و شیکردنەوە دەکەین زۆر لەو دەرهاویشتانە خەتای خۆمان. ئەستان کە تۆ ئەگەر تەنیا پشت بە نەوت نەبەستی نرخی نەوت دابەزی یاخود هەڵکشێ زۆر کاریگەری لەسەر تۆ نابێ. ئەگەر تۆ بزانی چۆن ئەم وڵاتە ئیدارە دەکەی تووشی ئەو هەڵبەز و دابەزانە نابی. ئەگەر پێشتر ئەم وڵاتە بە دامەزراوە بکرێ حیزب هەمووی قوت نەدا و بنەماڵەش حیزب قوت نەدا، یعنی حیزب حکومەتی قوت داوە بنەماڵەش حیزبی قوت داوە، جاوەرە حسابی خۆی بۆ بکە. ئەنجامی ئەوەدا کە وەزع بەو شێوەیە لێدێ باشترین شت ئەوەیە کە تۆ بێنی کە مۆکڕەکان وەکو خۆی ببینی، وەکو ئادەم ئاسا عليه الصلاة والسلام، حوا ئاسا کە مۆکڕەکانی خۆت ببینی دانیان پێدا بێنی و داوای لێبردنیش پێی لە خوای پەروەردگار. بەرامبەری ئەوە کە تۆ کە مۆکڕەکان هی خۆتن خەتای خۆت بووە، بەڵام لە زیاتی دانیان پێداوین دەستی شەور بە خەڵک بسڕی، خۆشت پیاو چاک دەربێنی، خۆت تەسکیە بکەی بڵێ من هیچ عیبم نییە. بەڕاستی ئەوە عادەتی ئیبلیسە، هیچ گومانی تێدا نییە، چونکە ئیبلیسیش خوا سبحانه وتعالى فەرمانێکی پێکرد کە کڕوش بەرێ بۆ ئادەم، کڕوشی ڕێز لێگرتن و سەڵاو لێکردن، بەڵام دیارە ئەو ئامادە نەبوو کە کوڕنوش بەرێ. ئەمجا خوا سبحانه وتعالى لێی تووڕەبوو نەفرینی لێ کرد، بەڵام ئیبلیس دەزیاتی ئەوە داوای لێبوردن بکە، گوتی چی؟ تەمەخوا دەفەرمێ سبحانه وتعالى قال يا إبليس ما لك ألا تكون مع الساجدين قال لم أكن لأسجد لبشر خلقته من طين. من ناگون جێ سەجدە بەرم بۆ بەشەرێک کە لە قوڕ دروستت کردووە. دیارە لە شوێنی کە دەڵێ ئەنە خەیر منه خەلەقتەنی من ناری و خەلەقتەهو من طین، من لەو باشترم، منت لە ئاگر دروست کردو ئەو لە قوڕ. کەواتە ئەوە بەڕاستی عادەتی ئیبلیسە کە کەموکوڕی هەبێ عیب هەبێ و دانی پێدانەیەنی نەکەرەوەندە. تەمان ئیبلیس کە دوایی دەڵێ ئەڕەئەیتەکە هذا الذي كرمت علي، ئەوە دەبینی کە بەسەر مندا هەڵت بژاردووە، یعنی تۆ شتێکی باشت نەکردو ئەی خوایە کە ئەوەت بەسەر مندا هەڵبژارد و داوت لە من کردووە ڕێزی لێ بگرم، چکە من لەو باشترم. واتە فەرمانەکەی تۆ لە جێی خۆیدانە بوو، بۆیە من جێبەجێم نەکرد. یعنی ئەوەیە بەحساب پاساو دێنێتەوە بۆ هەڵەکەی خۆی، بە پاساوەکە بەوە دێنێتەوە کە ئەستان خوایە فەرمانەکەی تۆ لە شوێنی خۆیدانە بوو. بەڵام عوزر لە قەباحەت خراپتر نییە؟ بێگومان ئەوە لە کوردەواری خۆمان داوای پێ دەڵێن عوزر لە قەباحەت خراپترەوەتە ئینسان هەڵەیە بکات دوای هەڵەکەی بە شتێک پینە بکات کە پینەکە لە خودی گوناحەکە خراپتر بێ، کە ئیبلیس فعلەن ئەوە زۆر چاک بەسەریدا دەچەسبێ. جا ئەڵبەتە من لێرەوە دەیڵێن بەڕاستی من ئەوەی کە بۆ خۆم پێم باشە، پێم خێر و چاکەیە، بۆ هەموو کەسێکیشم پێ باشە. ینی پێم باشە وە زۆریش گوتومە ئەوە لە کۆبنەوەی تایبەتدا، لە کۆبنەوەی دوو قۆڵی چەند قۆڵی لە ژووری داخرا و لە چاو پێکەوتن لە کۆڕ و سیمینار، ئەوەی کە بە چاکم زانی و بۆ خۆم بۆ بەرامبەرەکانیشمان بە چاک زانی پێمان گوتوون کە پێویستە ئێمە واقعی خۆمان وەک خۆی ببینین و دان بە هەڵەوکەم و کوڕەکانماندا بێنین و چی دیکە دەستی چەوری خۆمان بە خەڵک نەسڕین و
ئامادەیشمان هەبێت کە کەم و کوڕەکانمان چاکەین عیبەکانی خۆمان هەر بە خۆمان چاک دەبن عەرەب دەڵێن ما حەکە ظەهرەک مثل ظفرێک هیچ شتێک پشتی نەخوران وەکو نوێژی خۆت بۆ خۆمان دەبێت خۆمان چاکەین نایە بە تەمای ئێران و تورکیا و بەغدا و ئەمریکا و شەرق و غەربی بێ کەم و کوڕەکانی تۆ چاکە بۆ خۆت پەرلەمانت پەک خستووە دەبێت هەر بۆ خۆت کارای بکەیەوە بۆ خۆت حکومەتەکەت ئیفلیس کردو هەردێ بۆ خۆت چاچیکەی بۆ خۆت یاسات پێشێر کردووە بۆ خۆت نەتوێشتۆ مؤسسات و دامەزراوەکان دروست بن بۆ خۆت کارێکت کردووە کە خەڵک تووشی نائومێدی و بەدبینی بێ هەردێ بۆ خۆت خەڵک دڵخۆشکەوە زۆر ئەوە بە کەسی دیکە ناکرێت ئەوەی بە خۆمان دەکرێت بۆ خۆمان بە کەسی دیکە ناکرێت بۆ خودی دان پێداهێنانەکە خودی ئاعترافکردن لەسەر هەڵەکە و بینینی ئایا نەنگیە یان عەزیمەتە یعنی چۆن بڵێ ئەوانەی کە هەڵە ئەکەن و دانی پێدانانێن لەوە ئەترسن کە بەم دان پێدانانە تووشی شکست ببن جا وەڵامەکەی بۆ دوای ئەم شەوە بەڕاست بنەرانی عەزیز کاتی بشووە پاش کەمێکی ترە گەڕێنەوە دووبارە سڵاو عەزیزان مندانە محەممەد پێشکاری بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەنابی مامۆستا عەلی بەپیر نووسەر و ڕووناکبیر مامۆستای بەڕێز پێش پشووەکە لێم پرسید دان پێداهێنان بە هەڵە و کەم و کورتیەکان نەنگیە یان عەزیمەتە بۆ بابایەگووە ئینسان ئەگەر دان بنێ بە هەڵە و کەم و کورتی خۆیان لەوە ئەترسێ شتێک لە دەست باوا دانی پێدانانێ هەمیشە بە ئەزمموی من و بە تێگەیشتنی من ئینسانی بەهێز لەوە ناترسێت کە دان بە هەڵی خۆی دابێنێ هەمیشە ئینسانی بێهێز پێی وایە ئەگەردانی بە هەڵە و کەم و کوڕێک داهێنا پێی دەشتێ بەڵام بەڕاستی ئینسانی بەهێز دەزانێت کە دان بە هەڵی خۆداهێنان فەضیلەتە عەرەب دەڵێن الاعتراف بالخطأ فەضیلە و لە پەندی پێشیناندا هەیە دەڵێ نەکەوتن ئازایەتیە بەڵام هەڵسانەوەی دوای کەوتن ئازایەتی ترە ڕاز دەفەرمووی حتمما دیارە کەسانێک وا بیر دەکەنەوە کە من پێما ئەوە لە دەرونی خۆیان هەست بە بێهێزی دەکەن کە پێیان وایە ئەو کەم و کوڕیانێک کە هەیەیانن ئەگەر بێت و دانی پێدابێنن ئەوە وەکو بڵێ لەسەر خوانی دەکەنە ماڵ نازانن کە هەڵەو کەم و کوڕی کە هەتە وەکو پەڵەیەکی ڕەش وایە پێێتەوە کە تۆش دانی پێدانێنی هەر لەسەرت ماڵە بەڵام تۆ تەماشای خەڵک و جەماوەر بکە هەست ڕاگرە ئەگەر کەسێک دان بە هەڵەو کەم و کوڕی خۆی دابێنێ دەڵن تەواو العذر عند كرام الناس مقبول یعنی تۆ کەسێک ناحەقیقت بەرامبەر دەکا دوایەوە کە دێتەوە بۆ لات دەڵێ من بەرامبەر بە تۆ ناحەقیم کرد داوای لێبوردم هەیە ئینسان ئەگەر شبر ڕێز و حرمەت و کەڕامەتی هەبێ هەر پێی عیبە هیچ بڵ تەواو یعنی من زۆر جار سرم سوورماوە لەم وڵاتەی ئێمەدا شەڕ کراوە خوێن ڕژاوە گرفت بووە کێشە بووە زۆر بە کەمی بینیومە ئەگە بڵێم هەر نەمبینیوە لە بڕیار بەدەستانی ئەساسی ئەم وڵاتە هیچێکدان باڵی خۆی دابێنێ جاریوە ئاشبوونەوەش بۆ دوای وتانەوە خەتای خەڵک بوو ئێمە بە شەڕ ناتوین تۆ قیادەی شەڕەکانت کردو تۆ ئامیر بووی و تۆ ناهی بووی سایانی چی وەکو بەرزەکی باران خۆتی لێ دەبێ دەر ئەوە بەڕاستی بێهێزیە و جوامێری ئەوەیە کە ئینسان دان بە هەڵەو کەم و کوڕەکان دابێنێ وەکو خۆی بیان بینێ وەکو گوتم لێرەشەوە دەست پێ دەکا کاکەدانە لێرەوە خاڵی وەرچەرخان دەستپێکی گۆڕانکاری لێرەوە دەست پێ دەکا خە تۆ تا نەزانی لاری هەوڵادی خۆت ڕاستکەوە بابای نەخۆشتان تا نەزانی نەخۆشی خەم ناخۆی کە بچی بۆ لای پزیشک و خۆت چارە سەرکەی هەتا نەزانی کە کەم و کوڕێکت هەیە هەوڵ نادی کە خۆت باشکی پاکسازی و چاکسازی بکەی لە وڵاتەکە دەجا کەم و کوڕەکانی ئێمەش لە ئاستی بڕیار بەدەستان و ئیدارەکردنی ئەم وڵاتە بەڕاستی لەوە چوونە دەرێکە وەکو دەڵێ بەری خۆر بە بێژنگ ناگیرێ لەوە چوونە دەرێ بە دان پێدانەهێنان و پێلێنەنان پەردەپۆش بکرێن زۆر ڕوونە یعنی وەکو دەڵێ مانگە شەو حەوجێ بە ئەنگوست نییە مانگ لە چواردەدا شتەکە زۆر ڕوونە ینی مەگەر وەکو ئەو پندەمان بەسەردا چەسپی بێ کە دەڵێن پادشایەک بۆ لە وڵاتێکدا ئەو بەسەراتێکی دێژم بە کورتی دەکەم بەچەند وشەیەک کە کەسێکی فێڵبازی لێ هەڵکەوتووە وای پاشا ئیخفاڵ کردووە کە و بەرجی بۆ دەچنێ هەموو ڕۆژەوە بەرگم بۆ دەچنم و دوای پاشای ڕوت کردوەوە قوربانەوە بەرگە زۆر جوان کوتی ئاخر من ڕوتم ناوە لە بەرچاوی خۆت پێت وایە هەموو کەس بەرگەکە دەین بەس خۆت نایبینی ئیدی دوایی
وای لە پاشا کردووە بەڕووتی بچێتە نێو خەڵکو و خەڵکیش زۆر پیان عجایب بوو تاوان پاشا عیب و عاری بە دەرەوەیە و ئەوی جوای زانیوە ئەو کەسە فێڵبازە وای ئیخفاڵ کردووە کە بەرگێکی زۆر جوانی لەبەردا جا پادشا بەس بۆ خۆی وای دەزانی پۆشتەگەنە لەبەر چاوی خەڵک ڕوود بوو هەندێک لە بڕیار بەدەستانی ئەم وڵاتەش بەس بۆ خۆیان پیان وایە کە عیبیان نییە گەرنا لای هەموو خەڵک کەم و کوڕیان هەیە عیبدارن و لە ڕێ ڕاست لایەن داوە و شتەکە زۆر ئاشکرایە و ئەوەش بەرهەمەکەیەتی ئەوە بەرهەمەکەیەتی وڵاتێک پڕ بێ لە نەوت پڕ بێ لە غاز پڕ بێ لە زەوی باش بۆ کوشت و کاڵ وڵاتێک سنووری بە چەند وڵاتێکەوە هەبێ وڵاتێک 25 ساڵ بێ لە بەردەستی خۆتدا بێ وڵاتێک هەموو ڕووبارەی تێدا بێ ئاوی شیرنی تێدا بێ شوێنی ئاژەڵداری بێ شوێنی پیشەسازی بێ شوێنی چی بێ کەچی خەڵکەکەی بەدەست بێ موچەیی و بەدەست بێ ژیان و گوزەرانیەوە گیر بخۆن و لەو لاشەوە چینێکی سیاسی هەبێ کە بۆ بێتە ملیارلێر حیزب و خزم بۆ بێتە ملیارلێر کەمینەیەک و زۆرینەیەکی خەڵک ئەوە گەر عیب ئەوە نەبێ کەم و کوڕی ئەوە نەبێت چ شتێک عیب هەر لەسەر نمونەی ئەو پاشایی زانای مامۆستا باست کرد حەزەکەم بۆ چوونی تۆ بزانم لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئەم بڕیار بەدەستانی خۆمان فعلا ئەمان نازانن کە هەڵە هەیە بەهۆی ئەو چواردەور و ئەو ڕاپۆرتانی کە ئاچێتە بەردەمیان یان نەخێر ئەوانیش باش ئەزانن بەڵام دانی پێدانایەنن لەبەر لوت بەرزیان وڵا هەردوو لای هەیە کاگی داناوەی من بۆم دەرکەوتووە هەردوو حاڵەتەکە هەیە فعلا حاڵەتی بەسەهوبران هەیە بەسەهوبران ینی کابرا ئیخفاڵ کراوە بەسەهوو براوە جابێ بڕیار بەدەست و ینی بەخوا جاوە هەیە واقعەکەمان ئاوایە من دەزانم کە کەسانێکن بەسەهوو براون ئیخفاڵ کراون واقعەکە وەک خۆی نابینن راپۆرتی جۆرا و جۆری بە مبالغە و زێدە ڕۆی درۆ دەلەسەیان بۆ دەچێ دنیا بە جۆرێککە پێشانی وان دەدەن هەر کەسێک ڕخنەیەکی دڵسۆزانیان لێ بگرێ ویان دەخەنە بەرچاوکە ئەوە دوژمن و ناحەزە هەر کەسێک قسێ بکە پێچەوانەی سیاسەتی ئەوان قوربانەوە ناحەستە ناڵێنەوە دڵسۆستە دۆست ئەو کەسەیە دەتگرێنێ دوژمن ئەو کەسێ دەتێنێتە پێکەنین بۆچی هەموو لە خەڵکیان لێ دەکەنە دوژمن تاکو زیاتر متمانە بەو دەوروبەرە گەندەڵ و پوچەڵ و فشەڵە بکەن مادەم هەموو دنیا دوژمنم بێ ئەوان هەموو ڕخا لە من هەڵسێ هەرچی قسەیەکە پێچەوانی سیاسەتی من بێ ڕخنەم لێ بگرێت دوژمن بێ کەواتە هەر ئەو دڵسۆزانم بۆ ماونەوە کەواتە با زیاتر دەستیان پێوە بگرم و زیاتر ڕێزیان لێ بگرم بۆی جێپی خۆیان محکەمترکەن هەموو دنیا لێ دەکەنە دوژمن یا ویان لێ حاڵ دەکەن کە هەموو دنیا دوژمنیان هەرچی هەر کەسێ قسێ بکە هەڵوێستێک هەنگاوێک بنوێنێ پێچەوانی سیاسەتیوان بێ قوربانەوە لەبەرەوەی کە ڕقی لە تۆڵدەستێ جا ئەوە هەیە بەڵام ئەوە شەر هەیە کە من لە بەرپرسانی ئەم وڵاتە هەیە هاتووە بۆ لای من دێ بۆ لای من قسە پێکەوە دەکەین دەزانن کە ئاوا وڵات بەڕێوە ناسێ و دەزانن کە کەم و کوڕی هەیە لادان هەیە ترازان هەیە لە ڕاستە ڕێ ئەوە شەر هەیە بەڵام دەڵێن لە دەستمان چۆتە دەروە بە ئاسانی بۆمان نایەتەوە کە من پێم وایە ئەوە شوان نییە من پێم وایە گەر ئیرادەیەکی باشە بێ هەر لە ئەوڵەوە من چەند ساڵە هەر دەڵێم دەبێ ئیرادە هەبێ ئیرادە ئەگەر هەبوو ئینسان بەڕاستی لێنەوی ئەو کاتە تۆ دەربەست نابی چەند کەسێکی مەشەخۆر لە دەوروبەری خۆت تووڕەکەی چونکە ئەوانە تووڕە دەکەی لێت لالوود دەبن بەڵام خەڵک و جەماوەرێکی زۆر و لە سەروی ئەوان لە پێش ئەوانە خوا سوبحانەوە لە خۆت ڕازی دەکەی ئیجا خۆ تۆ قازانستە باو کۆمەڵە مشەخۆرە کە هەلپەرستن مشەخۆرن ئیستیغلالی ئەو دەسەڵاتە دەکەن کە لێی بخۆن بە ئەوانە لە خۆت بڕنجێنی بتۆرێنی بەڵام خەڵکێکی زۆر لە خۆت ڕازی دەکەوە خەڵکی زۆر لەوانە باشترت لێ نزیک دەبێتەوە ئەوەش هەیە و ئەوە هەردوو حاڵەتەکە هەیە ئەلبەتە ینی بێ ئیرادەی و دەستە پادشایی هەندێک لە بەرپرسان وای کردووە کە ئەو خەڵکی مەشەخۆر و ئەوانەی کە هەر جارە لە هەوایەک قسە دەکەن یعنی من ئینسانم بینی و ئەوانی کە لەو ئیعلامی و دەهۆڵ نووسەرانی کە لە دەوری بەری هەندێک لەو بەرپرسانن من هەڵوێستێکی سیاسیم بووە جاوانە چونکە هەر لە هەمبانی خواندا گوێز دەژمێرن جارێ من هەڵوێستێکم بووە لەگەڵ هی حیزبێک گونجاوە تەلەفۆنی بۆ کردوم یەکێک لەوانە مامۆستا بەڕاستی ئاوا و جەنابەت دووە و شاختووە و باڵەت وایوتم وەڵام سواسە دەکەم بەس وا دیارە جەنابەت بە نەزەری مەرحەمەت تەماشا دەکەیت دەنا یەکجار واژ نیم جارێکی دیکە هەڵوێستێکم نواندووە پێچەوانەی سیاسەتی حیزبەکەی ئەو بووە
جورئەتی نەکردو تەلەفۆن بکە بەڵام مەقالێکی لەسەر نووسیوم فلان کەس هێندە خراپ و ئاوا و ئاوا جا ئەو جۆرە کەسانەوە وام دێنە بەرچاو دەڵێن جارێک کەسێک خزمەتی دەسەڵاتدارێکی کردووە ئەو کاتە و دەسەڵاتدارە حەزی لە تەماتە بووە ئەویش هاتوو بە شاخ و باڵی تەماتێ هەڵاوت تۆ تەماتە هێندە میوەیەکی باشە و شتێکی زۆر چاکە و ئاوایە و بەسوودە ئەوانە و بە هەر حاڵ دەبێت ئەو دەسەڵاتدارە ماوەیەک لێی خواردو دوای لێی بێزار بووە تەماتەی لەبەر چاو کەوتۆ جا توێتی باینجانم پێخۆشە ئەمجا کەوتۆتە ئەو دەهۆڵتە ئەوجا کەوتۆتە سەرمەڵی باینجان پێ هەڵدانی باینجان و ئەمجا تەماتە هیچ نییە و کوتیانە بابە تۆ دوێنە بە تەماتەت هەڵادەگوت و ئەمڕۆ باینجا هەڵا دەڵێ پێتی با بە خۆ من خزمەتکاری تەماتۆ و باینجانی خزمەتکاری فڵان کەستم ئەو کەیفی لە چ بێ بۆ هەڵا دەڵێ زۆر باشە مەسەڵ دوای چارەکە سەدەیەک لە خۆبەڕێوەبەری و حکمی خۆکردن لەلایەن دەسەڵاتی کوردیەوە تا چەند ضرورە بە بڕۆی جەنابێت ئادەم و حەوا ئاسا ئیتر بەسە بڕیار بەدەستانی ئێمەدان بە هەڵەکانیان نەبنێن وە قەرەبوشی بکەنەوە نەک بە پێچەوانەوە ئیبلیس ئاسا نەکدانی پێدانەنێن سوور بن لەسەری و بیخەنە ئەستۆ و گردنی کەسانی دیکەش وڵڵا هێمە کاکەدان ئەوە دەخەمەوە بیر هەموو لایەک کە زانایان دەڵێن یەکەمین گوناح کە لە ئاسمان کرا بەهۆی خۆبەزلگریەوە بوو و یەکەم گوناحیش کە لەسەر زەوی کرا هەر بەهۆی خۆبەزلگریەوە بوو ئەوەی ئاسمان ئەوە بوو کە ئیبلیس کوڕنووشی نەبر بۆ ئادەم کوڕنووشی ڕێزگرتن خۆی بەزلگرت ئەنە خەیڕ منه و ئەوەی سەرزەویش ئەو بوو کە قابیل هابیلی کوشت لەبەرەوە کە هەردووشیان خێریان کرد واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين بەسەر هاتی دوو کوڕەکەی ئادەمیان بۆ بخوێنەوە کە خێرێکیان کرد یەکێکیان لێ وەرگیرا ئەوی دیکە لێ وەرنەگیرا ئەوەی کە لێ وەرنەگیرا دیارە قابیل بوو بە هابیلی گوت دەتکوژم ئەویشتی خوا لە پارێزکاران وەردەگرێ ئەویش بەهۆی خۆبەزلگریەوە کە بۆ دەبێت سەدەقەکەی من وەرنەگیرێ بەڵام هی بەرامبەرەکەم وەربگیرێ لەبەرەوە تۆ تەماشا بکە دوای سەرنجامی ئیبلیس چی بوو و سەرنجامی قابیل چی بوو هەمیشە سەرنجامی لادان و تاوان لە دنیا و دوا ڕۆژدا عیبداری و گوناهباریە شەرمەزاریە و بەڵاو نەهامەتیە ئەوە وەکو گوتم واقعەکەشەوە لەبەر چاومانەوە دەیبینین یعنی لە ئەنجامی ئەولادان و لە ئەنجامی حساب نەکردن بۆ دامەزراوەکان و بۆ بەرژەوە کات ماوە بۆ قەرەبووکردنەوەیان دیارە ئێمە بەدەستیەوە گیرمان خوارد وەڵام من پێمەوە کات ماوە ئەگەر ئیرادە هەبێ ئەڵبەتە خۆ ئینسان تا زووتر بگەڕێتەوە وەختێک بەڕێیەکی هەڵەدا دەڕوا هەتا زووتر بگەڕێتەوە مەسرەفی کەمترە ئاسانتر دێتەوە سەرخەت جا من پندێکم داناوە دەڵێم دان بە هەڵەی خۆداهێنان کەم مەسرەفترین شتە مەسرەفی زۆر کەم دەچێتێ کەسی هەڵەیەکی کرد بڵدانی پیادێنم تاواو بەڵام بێنێ ئەو هەڵەیە بە هەڵەیەکی کە پینە بکە ئەوش بەیەکی دیکە پینە بکە هەر دەبێت لە سەری بچێ مەسرەفی زۆر دەکا و بێسوودیشە ئەمن پێما بەڵێ ئێستاش کات ماوە خۆ ئێمە تا لە دنیا دابین کات هەرماوە زۆر باشە بەڵام بەتاکید ئینسان تا زووتر بگەڕێتەوە دەرهاویشتەی هەڵە و کەم و کوڕەکانی کەمتر دەبێت خەسارەت کەمتر دەبێت لە ئێستای هەرێمی کوردستانە بە بڕای جەنابەت ئەبێ کێدان بە هەڵی خۆیان بنێ ئەوانەی کە هەڵەیان کرد و بڕیار بەدەست و حکومڕانەکان یان تاک-تاکی کۆمەڵگەی کوردی وڵای تاک-تاکی کۆمەڵگەی کوردی هەر کەسە لە ئاقار خۆی وەکو گوتمان هیچ کەس بێ هەڵە نییە بەڵام تاکێک هەڵەیەک دەکا خۆی باژەکەی دەدا تاکێک کە نەخۆش دەبێ ئەگەر خۆی چارەسەر نەکا بۆ خۆی تووشی نەخۆشی زیاتر و دوای تووشی مەترسی تێدا چوندێ بەڵام کاتێک کۆمەلگایەک نەخۆش دەبێ دیارە هەمووی دەکەوێتە بەر مەترسی بەرەوە بەڵێ لە هیچ کەس فریشتە نییە هیچ کەس فریشتەی بێ هەڵە و بەفری بێ پەڵە نییە بەڵام ئەوەی ئەم بارودۆخەی بەم ڕۆگەیاندووە شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتەیە ئەو عەقڵەتەیە کە لە پشت ئەو ئیدارەیەوەیە ئەو عەقڵەتەی کە ئەم وڵاتەی بەڕێوە بردووە ئەوە دەبێت ڕاست بێتەوە من جارێک کەس باسی ئەوم کردووە کە بەڕاستی هەنگاوی یەکەم بریتێ لە ڕاستکردنەوە ئەو عەقڵێتە ئەو عەقڵەتەی کە پێی وایە ئەو خەڵکە بۆ خزمەتی ئەو دروست کراون ئەگەر بە قسە نەیڵێ بەکردەوە ڕەفتار دەکات کە ئەو خەڵکە دەبێت لە خزمەتی ئەودا بێ و ئەو وڵاتە هەمووی هی ئەوە دەبێت هەمووی لەژێر تەسەڕوف و مڵکێتی ئەودا بێ ئەگەر بەکردەوە بە قسە نەیڵێ بەکردەوە ڕەفتار دەکات ئەو عەقڵەت دەبێت بگۆڕێ ئێمە هەمومان
لە ئادەمین ئادەمیش لەگەڵ هەمان بەندەی خواین و دەبێ هەم پێکەوە تەبابین ئەوە ڕێی ڕاستە و ئەوەش دەگونجێ بەردەوام بێ چێ بەرپرسیارەتی لە وڵاتەدا زیاترە بەڕاستی ئەو داوای لە بردم ئەو زیاتر چاوەڕوانی لێ دەکرێت و زیاتر ئەرکێتی قۆڵی لێ هەڵماڵێەوە ئەم بارودۆخە بگۆڕێ و ئەویش زیاتر پێی دەکرێت ئێمە لەو بینەدا هەندێک لە ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی هاتبوون بۆ لام هەر باسی پێنجلایەنەکەیان دەکرد ماوەستا پێنجلایەنەکەەوە و پێنجلایەنەکە بەرپرسیارن پێنجلایەنەکەەوە منیشتم کاکە پێنجلایەنەکە بەرپرسیارین بۆ چاکردنی هەر کەسە بە قەبارەی خۆی بەڵام جارێ پێنجلایەنەکە بەرپرسیار نین بۆ تێکدانی ئەم بارودۆخە دوو لایەن بەرپرسیارن ئەوانەی کەم وڵاتیان بەدەستەوە بووە یەک دوو ئێستاش پێنجلایەنەکە وەک بەرپرسیار نین بۆ چاکردنەوەی پەرلەمان و چاکردنەوەی حکوومەت و یەکخستنەوەی ئیدارە و دروستکردنەوەی تەبایی سیاسی و وەکو یەک بەرپرسیار نین لایەنێک هەر ئەوەندەی لەسەر پێشنیار بکە و ڕەخنە بگرێ و دڵسۆزانە و پەرۆشانە ئەوی دیکە بەکردەوە دەتوانێت وەکو چۆن پەرداخی ئاودەخەوە دەتوانێت چاکی کاتەوە ئەوەی کە وەکو پەرداخێک ئاو خواردنەوە بۆی ئاسانە چاکی کاتەوە بەرپرسیارەتی جۆرێکە ئەوی دیکەش کە هەر دەتوانێت پێشنیار بکە و ڕەخنە بگرێ ئامۆژگاری بکە بەرپرسیارەتی جۆرێکی دیکەیە وەکو یەک نین بەڵام ئەو بڕیار بەدەستانی کە وڵاتەکەیان تێکداوە دائیم ئەو بیرۆکەیە ڕەواز پێ دەدەن کە هەندێک کەس لە خەڵکە مەزڵومەکەش وەکو تووتی دووبارەی دەکاتەوە بیستم هەندێک لایەنیشە لەخۆوە وەڵا هەمومان بەرپرسیارین ئاخر هەموو لای بەرپرسیارین کاکە بەڵام تۆی کە لە دانوان ئاویشت بەدەست نییە بەرپرسیارەکەی تو لە قەدەر خۆتەوی دیکە لە قەدەر خۆیەتی جا ئەوانەی ئەو بڕیار بەدەستانی کە غەڵەت و خەتایان زۆرە دەیانەوێت خەڵک هەمووی لە شەڕێدا شەریککەن دوای ئەوەی لە خێرێت تەریکیان کردوون دەیان لە شەڕێدا شەریکیان کەن وەرە هەموو لا بەرپرسیارین وەکو یەک ئەو درۆیکی زۆر گەورەیە یعنی ئەو کەسێک کە لەم وڵاتەدا هیچی بەدەست نییە نەپارەی بەدەستە نە هێزی بەدەستە نە پەیوەندیەکانی بەدەستە نە وڵاتی بەدەستە نە عەرزی بەدەستە نە چی بەدەستە ئاخر ئەوە چۆن بەرپرسیارە بەرامبەر بە چاکردنی بە چاکردنەوەی ئەم وڵاتە کە پێی چاک ناکرێت حقیقت هەر کەسە لە قەدەر خۆی بەرپرسیارە بەڵام مامۆستا لە نووسینەکانی جەناب تا ئەگەر سەرنج بدرێت زۆر جار ئەم دەستەواژە دووبارە ئەکەیتەوە مە حەزەکەم بۆ ئێمە ڕوونکەیت و مەبەست چییە نووسیتە سرم لە بڕیار بەدەستانێک سوورماوە کە واقعی نەخۆشی هەرێمەکەیانە بینن کەچی هیچ هەنگاوێکی کردی بۆ چارەسەرکردنی نابینن هەرچەندە لە ڕواڵەتدا ئەمە ینی زۆر ڕوونە بەڵام من حەزەکەم بۆ ئێمە و بۆ بینەرانی ڕوونکەیتەوە مەبەست لە چییە وڵی من مەبەستم لەوەیە هەندێک کەس هەر قسە دەکا و کۆڵی خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان دەزانێ هەندێک حیزب دەڵێ من مەسەل مێژوێکی ئەوەندەم هەیە بە تایبەتی هەردوو حیزبی حکومڕان و هەندێک شەخص قسە دەکەن وەکو بڵێ خەڵکە هەموو ئەو بەرپرسیان بێ ئێ باشە زۆر چاکە المەرء مؤاخذ بإقراره مرۆڤ بەدان پێداهێنانی خۆی دەگیرێ باشە زۆر چاکە تۆ کە خۆت حیزبەکەت ماڵەکەت بنەماڵەکەت خزمەکانت ئەوانەی دەوروبەرت خۆتان بە خاوەنی وڵاتەکە دەزانن دەیبەر وەرە خاوەندارێتی بکەن جا خاوەندارێتی کردن ئاوا دەبێ وەرە خاوەندارێتی بکەن مەبەستم لەوەیە کە من دەبینم ئەو جۆرە ئیدعایە ئەو جۆرە بڵین کەڵکەڵەیەکە لە کەلەدا هەیە و دوایش لەسەر ئەرزی واقع نابینیم هیچ هەنگاوێکی جددی بندرێ بۆ چاکردنەوە وەزعەکە کە لەبەردەستی خۆشیاندا هەیە هەر تۆزێک تەواضعی دەوێت هەر تۆزێک پێ لە نەفسی خۆنانی دەوێت هەر تۆزێک ئازایەتی دەوێت ئازایەتی بۆیە سرم سوور دەمێنێ من تەماشا دەکەم بەرپرسانی ئەو وڵاتانە دێن بۆ لامان ئەوان بۆ خۆیان پیان عجایب دەڵێن باشە زۆرمان پێسەیرە ئەوە ساڵێکە پەرلەمانتان پەک خستووە دەڵێن کەس هیچ وڵاتێکمان نەبی هیچ میلەتێکمان نبینی و میلەتێکن لەسەر نەخشەی سیاسی بوونتان نییە دەتانەوێت دەوڵەتتان هەبێ کەچی لە وڵاتێکدا بۆ هەر بۆ خۆتانن هەر لە بینی خۆتاندا پەرلەمانتانێ بۆ خۆتان پەکتان خستووە حکومەتتانێ بۆ خۆتان ئیفلیشتان کردووە خێروبێریی زۆرتان لە بەردەستدا هەر بۆ خۆتان خەڵکتان لە خۆتۆڕە کردووە پێمان عجایبە پێمان سەیرە بەڕاستی ئەم بارودۆخی ئێستای لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ کاک داناگەر کەسێک لە دەروی خۆمانەوە تەماشای دەکا زۆر سەریان سوور دەمێنێ من جارێک بەرپرسێکی ئەم وڵاتانە هات وتی دەزانی ئێوە کە بەم شێوەیە ئەم وڵاتە بەڕێوە دەبن ئێوە یعنی بەگشتی قسەی دەکردەوان گوتم کی خۆی هەر ئەو 5-6 ملیۆنەی ئەو خەڵکەی کە لە هەرێمی کوردستاندا نایخەنە ژێر پرسیار لە بەرچاوی دنیا گوتم ئەی چی 40 ملیۆن کورد دەخەنە بەرپرسیار
ئەوە بەرپرسێکی یەکی لە وڵاتانی دراوسێ بەرپرسێکی گەورەش بوو وتی ئێوە 40 ملیۆن کورد دەخەنە ژێر نیشانەی پرسیار کە بابە ئەو میلەتە شایستەی ئەوە نین خاوەنی ئیدارە و ئیرادەی خۆیان بن ئەوە تا بەشێک لە کوردستانیان بەدەستەوەی ئەویشیان دوولەت کردووە و ئەویش نەوتەکەی دەفرۆشن کەس نازانێت چۆ پەرلەمانەکان پەک خستە حکوومەتەکان ئیفلیس کردووە و پێکەوە قسە ناکەن وتمەڵا قسەکەت جوانە جا ئایا ئەوە جێی سەرسوڕمان نییە بەڕاستی جێی عازباتیە کە ئینسان ئاوە لە وڵاتی خۆت ڕابمێنی ئاوە ئەزمونونەکەت مردار بێتەوە لە بەرچاوی خۆت ئیدعاش دوابێت کە لە هەموو کەس بۆی دڵسۆزتری و لە هەموو کەس بۆی بخەمتری کەچی پێشت بکرێ نەچی هەڵیستێنیەوە تۆزێک ئاوی بەگەروێدا بکەی بیبژێنیەوە مامۆستا ئەوە جێی سەرسوڕمان نییە ئەو خێر و بێر و داهات و سامانە سروشەی لە ژێر و لەسەری ئەم خاکەی ئێمە هەیە کە دەسەڵاتداران ئەوی جەنابەت فەرمووت بڕیار بەدەسەر دەسەڵاتداران تەنها بۆ خۆیان و چواردەورەکەیانە بەڵام ئەگە ئێمە وڵاتانی کەندا و کە نزیکترینن لێمانەوە بە نمونە وەری بگرین ئەنی ئەوان جگە لەوەی کە بەڵێ بۆ خۆشیان سەرانیان بە هەمان شێوەن بەڵام میلەتەکەیان قڕنین میلەتەکەشان لەگەڵ یا لە ئاستێکی باشان ئەو ماڵانەی ئەوێ هەموو وەک باسەکرێ هەمووی فلیپینی و ئەندونوسی و پاکستانی خزمەتکاریان بۆ بڕیار بەدەستانی ئێمە ئەمە ناکەن بە بڕایتەوە هەم بۆ خۆیان بیخۆن هەم میلەتەکەش ئەگەر لیان زانی بە ئەگزارێک لە قیامەتیان زانی بە لە پەیوەندی لەگەڵ خوا و چاودێری خۆیان بەسەر خۆیان بینێ دەبوو وایان کردبە ئەگەر لە دنیاشان زانی بە هەر دەبوو وایان کردبە خۆ مەرزنی ئەوانەی کەندا و دەوڵەتانی کەنداوی زۆر عقلی قیامەتیان بە قووت بێ بەڵام عقلی دنیایان بە قووەتە دەزان دنیاکە چۆن بخۆن دەزان ئەگەر ئەو خەڵکەش بەشدار نەکەن لەو سفرە و خوانە لەو ناز و نیعمەتەکە لە وڵاتەکاندا هێگە بەشداریان نەکەن نایەنکەنە خاوەن پشک و بەش دڵسۆز نابن بۆ وڵاتەکە لەبەرەوە فیعلەن من پێم وانە ئێستا دیاردەی سوالکردن و دەست لە خەڵک پانکردنەوە لە وڵاتانی کەنداودا هەبێ بەڵکو خەڵک میش دیارە زانیاریم هەیە خەڵک زۆر دەچێ دەڵێن مەگەر چۆن دەنا هەمویان وەکو پادشایان دەژین وەکو چۆن خوای پەروەردگار لە سوورەتی مائیدەدا بە بەنی ئیسرائیل دەفەرمێ إذ جعل فيكم أنبياء وجعلكم ملوكا کە پێغەمبەران لە نێودا پەیدا کردبوون و هەمووتانی کردبوو بە پادشا یعنی لە تەنێدا لە مفەسیرین دەڵێنی هەمووتان وەکو پادشا دەژیان پاشا ئەوەی خزمەتکاری هەبێ و خەڵکی هەبێ و ئەمجا ئیسراحەت بێ و امکانیاتی هەبێ ئەوە خۆ پاشایەتیە قسەکەت جوانە دەبوو جا بە کاتی خۆی بە تەماوین ئەم هەولێرە بکەین بە دووبەی وە نەبوو بۆمان نەکرا بە دووبەی کە لە ڕاستیدا بەرەو پێشچوونی وڵات ئەڵبەت هەولێرمە بست کوردستانە بەڵێ وڵا بە تایبەت باسی هەولێر دەکرا باسی هەولێر بە تایبەتی دەکرا بۆ هەموو کوردستانەکەش بەڵام مەبەستم باسی ئەوە دەکرا کە وڵات بەرەو پێشەوە بدرێ بەداخەوە بڕیار بەدەستانی ئێمە یعنی ئەوانەی کە خۆیان بە خاوەنی هەرێمی کوردستان و کار بەدەستن و شت بەدەستن لە وڵاتەدا وایان دەزانی کە وڵات تەنیا بۆ بەرەو پێشدەچێ باڵەخانەی بەرزمان هەبێ نا وڵات بۆ بەرەو پێش دەچێت کۆمەلگا بۆ بەرەو پێش دەچێت پێش هەموو شتێ ئەوەی کە دەچێتە کەلەی خەڵکەوە چییە نەگەوەی دەچێتە گەدەیانەوە چەند دەچێتە گیرفانیانەوە یعنی وڵاتانی ڕۆژ ئاوا خاوەنی کللتور و خاوەنی فیکرێکی بەرەو پێشچوو خاوەنی قیەم و بەهای بەرز و ئەوانن ینی مرۆڤەکان بەرەو پێشچوون بۆیە ژیانەکە لەگەڵ خواندا بەرەو پێش دەبن تۆ بە هەر کۆشتی بەرز و هەر سوپەرمارکێت و هەر خانووی بەرز و ڤیلا و بەڵام ئەگەر لەگەڵ ئەوەدا مرۆڤەکان بەرەو پێشەوە نەچن و قیەم و بەها بەرزەکان بەرەو پێشەوە نەچن و قیەم و بەها بەرزەکان لە ڕووی حکومڕانی سیاسەتەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێستا چینە سیاسەکەی ئێمە طبقەیەکی سیاسیت جای لە خەڵک هەر لە بورجێکی عاجیدا دەژێ ئێستا نازانێت خەڵکی دیکە چۆن دەژێ ئاژکرا ینی خۆیان ژیان شوێنی چارەسەری نەخۆشەکانیان جایە شوێنی خوێنی منداڵەکانیان جایە شوێنی گەشت و سەیرانی لە هەموو شتێک لە خەڵک ژیان بە کوردی یخوان لە میلەت و خەڵک و جەماوەر جیا کردوێتەوە تۆ چۆن بە معاناتی خەڵک دەزانی ینی بەداخەوە دەڵێم کە ئینسان بارودۆخەکە ئاوا دەبینیەوە بە بۆچوونی من لێرەشەوە دێڵم بۆ بینەرانی بیسەرانی بەڕێزیش من پێم وایە ئێستا کە شەڕی دژی داعش گەرمە و خوا پشتیوان بێت داعش لە عراق و لە سووری لە هەمووی دەپێچرێتەوە چونکە ئیشیان پێ نەما و داعش بەڕاستی من پێم وایە کە دروست کراوە بۆ ناشرینکردنی ئیسلام و بۆ جێبەجێکردنی ئەجندای هەندێک لە دەوڵەتانی ڕۆژ ئاوایی و عەرەبی و دەوروبەر و کۆمەڵە خەڵکێک داعش زانایانە و نەزانانە ئەجندای هەندێک خەڵکیان جێبەجێ کرد
و بیانیاندا دەستی هەندێک لە دەوڵەتان ئێستا وا پێدەچێت کاریان پیان نەما یاخود وا پێدەچێت ئێستا داعش بووبنە واقعەکە زەرەریان لە قازانجیان زیاتر بێت دەیانێ بیان پێچنەوە ئینشاڵڵا ئەوەش کۆتایی دێ بەڵام پرسیاری گەورە ئەوەیە کە ئێمە لە دوای داعش ئەو بۆشایی کە پەیدا دەبێت لە عراقدا ئەو شوێنەی کە داعش بەجێ دەهێڵێ چیە پڕی دەکاتەوە چۆن پڕ دەبێتەوە کە هەموو متاخیمە هەمووی بەسەر سنووری هەرێمی کوردستانەوەیە دەبێت زۆر وردیات لەوەدا بکەین زۆر دووربینی بکەین و من لە مێژیشە گوتومە کە خەڵکێک هەبوو هات قسەی خێری کرد و بۆی ئەو بارگرژێ سیاسی کۆتایی بێگوتم ڕەجاتان لێ دەکەم پێش ئەوەی مەسەلەی داعش یەکلا بێتەوە کە ئینشاڵڵا ئاو دەچن لە کۆڵمان دەبنەوە پێش ئەو خەمێک لە بارودۆخەکەی خۆمان ڕێک بخەینەوە چونکە ئاوە بە پرژ و بڵاوی بێسەرەبەری ئاوا بە قسە پێکەوە نەکردن زۆر خراپە ئاوا بە پەرلەمانێکی پەخرا و حکوومەتێکی ئیفلیس کرا و بارودۆخێکی سیاسی خراپ ئێمە بەرەو ڕووی ئەو گۆڕانکارێ بینەوە ئەو فەراغ و بۆشای کە داعش بەجێ دەهێڵێ مصیبەتە لەوانەیە هەندێشت بێنە پێشمان کە بە تاکید بە هەمووشمان بە زەحمەت بێ بەرەو ڕویان بوەستینەوە چ جای بە پرژ و بڵایی زۆر باشە کەمتر لە دوو خولەکەما و پرسیارێک بە گرنگ ئەزانام لە خزمەت جەناب تایبی کەم ئەوی ژەوەیە مامۆستا هەر لەسەر ینی دانپێداهێنان و هەڵەبینین هەیە هەڵەی دەوروبەر و بەرامبەرەکانی ئەبینێ بەڵام هەمان هەڵەی ئەو کە خۆی ئیکار نابین ینی بنمونە لە ماوەی ڕابردووە ویسرا لەلایەن حکوومەتی عراقیەوە جۆرێک لە پەرلەمان پەک بخرێ بەڵام لە هەرێمی کوردستان و بانگەشەی ئەوە کرا کە ئێمە لەگەڵ حکوومەتی مامەڵە ناکەین کە بیە پەرلەمانەکەی خۆی پەکخا بەڵام ئێستا بەدەستی خۆمان ئێمە دیسانەوە هەمان سیناریۆمان دووبارە کردەوە پەرلەمانی خۆمانمان بەدەستی خۆمان پەخستەوە لەسەر ئەماڵێکی وڵا لەسەر ئەمە دەڵێم شعري عربي لا تنهى عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلته عظيم ڕێگری لە ئاکارێک مەکە کە خۆشت ئەنجامی بدەی ئەوە عیب و عاریجی گەورەی دەکەوێتە سەرت ئەگەر پەکخستنی پەرلەمانمان لە بەغدا پێ خراپە دەبی لێرەش پێمان خراپ بێ و ئەگەر لەوێ پێمان شتێکی باشە حکوومەتی بەغدا و چەبدا بە خەڵک لێرەش دەی پێمان چاک بێ ئەگەر لەوێ پێمان چاکە وەزیرێکی گەندەڵ وەزیرێکە کەم تەرخەمی کردووە پەلکێشی پەرلەمان بکرێ لێرەش دەبێت ڕێگە بدەین وانە ئەگەر لەوێ پێمان چاکە کە هیچ کەس لەسەر یاساوە نەبێ لێرەش دەبێت ئەومان پێ چاک بێ ئەگەر ناتۆ وڵا شتە باشەکانمان بۆ بەغدا پێ چاک بێ بۆ ئێرەمان بۆ دەبێت میلەتی خۆمان ناخۆشتر بوێ ئەوە لە ڕۆژئاوای لای ڕۆژئاوایەکان ئەوە هەیە من جارێک بە هەندێک لە بەرپرسانی ڕۆژئاوایم گوت ئێوە دیموکراسیەت و مافی مرۆڤ و مافی چارەنووس و ئازادی و ئەوانەتان بۆ خۆتان پێ باشە بەڵام لە دەرەوەی سنووری خۆتان پێتان باش نییە تیان بەڵگەت چیە بە ئەمریکیەکانم گوت تم بەڵگەم ئەوەیە کە لە دەروی سنووری خۆتان هەزاران مرۆڤ دەکوژێ وەرەزان مێشە لە بین شۆ بەڵام لای خۆتان نەفرێک بکوژدێت دنیاتان لێکاوە دەبێ ئەوش هەر مرۆڤ نییە لە لای خۆتان فعلا تەداول و دەسا و دەستی دەسەڵات دەکەن بەڵام لەو وڵاتانی کە حکمی میراتی و حکمی دیکتاتۆری و حکمی خۆفەڕزکردن هەیە حکمی عسکەری هەیە باشترین مامەڵەیان لەگەڵدا دەکەن ئەگەر ئەوەتان بۆ خۆتان پێچاکە لەوێش مامەڵەیان لەگەڵدا مەکەن با بخۆیاندا بێنەوە بەڵام تۆ لە محەممەد مورسی لەوێ ڕەوایەتی لە خەڵک واردەگرێ و کودەتای بەسەردا دەکرێت دەچێتە زیندان ئەتۆ مێشت میوان نییە دوای باشترین تەعامل لەگەڵ عەبدولفەتاح سیسیدا دەکەی کە عسکەرێکە و بە کودەتا هاتوۆتە سەر حکم ئایا ئەوە هاندانی خەڵک نییە بۆەوە کە دیموکراسی پێشێلکە و ئایا ئەوە پێچەوانەی شیعار و دوژمەکانی خۆتان نییە جا ئێمەش دەبێ ئاگامان لەوە بێت ینی بانێکە و دوو هەوانە بێەوە بە دووڕ بە نەپێوین هەرچی بۆ خەڵکمان پێچاکە بۆ خۆشمان پێچاک بێ هەرچی بۆ خۆمان پێچاکە بۆ خەڵکیشمان پێ باش بێ و وەکو گوتم ئەم وەسعەش ئەگەر بەڵک کاتیشمان کەم ماوە بەڵام لەو کاتەکەمەشدا دەگونجێ هەندێشت قەرەبوو بکەینەوە هەندێشت چاک بکەینەوە گەر چاکی نەکەین دەستی لێ نەژۆڵێنین من پێم وایە ئێستا دەرد و نەخۆشیەکانمان زۆر بوون زۆر زیاتریش دەبن و خوش دەزانێت داخوا لە داهاتوودا چی بەرە ڕوومان دەبێتەوە ئەڵبەتە ئەو کاتەش ئێمە هەر ئەوەندەمان پێدەمێنێ بڵێ نەمان گوت زۆرمان نەگوت زۆر ڕژامان نەکرد بە میکانیزمی جۆرا و جۆر بەڵام بەتەکیت ئەو کاتە خەتایەکە دەکەوێتە دەستی ئەوانەی کە ئێستا دەتوانن بارودۆخەکە بگۆڕن و چاچیکەن و چاچی ناکەن زۆر باشە پشت بەخوای گەورە لە ئەڵلقەی داهاتوو ئەڵلقەی هەشتممان باز لە گەڕانەوە بۆ لای خواکەین زۆر سپاس بۆ بەڕێزت کە وەڵامی پرسیارەکانی ئەم ئەڵلقەیە داینەوە جەناب مامۆستا سپاس بۆ ئێوەش سەلامەت بن
بینەرانی عزیز و خۆشەویست تا بەیەگەیشتنەوەمان لە ئەڵلقەیەکی نوێ هەمولایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەمولایەک خواتان لەگەڵ